دۆخی عێراق تا دێت ئاڵۆز دەبێت. محەممەد عەلاوی سەرقاڵی پێکێنانی حکوومەتە و خۆپیشاندەرانیش حکوومەتەکەی ڕەت دەکەنەوە. وەزیرێکی پێشووی حکوومەتی عێراقیش پێی وایە گەر عەلاوی شکست بێنێ لە پێکێنانی حکوومەت دۆخی عێراق ئاڵۆزتر دەبێت. ڕوونەکە داخوازیەکان داخوازی ڕیشەین، یانی داخوازیەکی شۆڕژگێڕانن، بەڵام بە گۆڕینی حکوومەت پینۆپەڕۆکراوە. بۆیە بە سووتانی ئەو کارتە یا بە فەشەلهێنانی بەڕێز عەلاوی بێگومان دۆخەکە هەم لە ڕووی دەستوریەوە ئاڵۆزە بێ بەوەی کە ئایا حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی تا چەند و چۆن بەردەوامە بێ، ئایا بەدیلی دیکە چییە، یعنی ئایا کەسێکی تر کاندید دەکرێت. بۆیە هەر لەو گێژەڵوکە دەسوڕێنەوە ئەو حاڵەتە. هێزە شیعیەکان دەسەڵاتداری فیعلی عێراقن، خۆپیشاندانیش تا ئێستا لە نێو شەقامی شیعیە و لەم نێوەندەدا کورد و سوننە تەماشاکەرن. لەگەڵ ئاڵۆزبوونی دۆخی عێراق و لێکترازانی ماڵی شیعی، جموجۆڵی سوننەکان بۆ جیاکردنەوەی ماڵی خۆیان و پێکێنانی هەرێمی سوننە یەکێکە لە باس و خواسەکان. مەسەلەی هەرێمی سونەم بە دەقیقی و بە یەک دێر دەڵێم، هەرێم لە عێراقا بەبێ خوێن دروست نابێ، واتە بەبێ شەڕ دروست نابێ. هەرێمی کوردستانیش کە ئێستا لە دەستورە دانی پیانراوە، یعنی زادەی 100 ساڵ خەباتە کە قوربانیەکی زۆر و خوێنێکی زۆر دراوەتەوە کۆم هەرێمە جێگیر بوو. بۆیە بەداخەوە دەستوری عێراق دەستورێکی فیدراڵیە، یاسای پێکێنانی هەرێمەکانمان هەیە، بەڵام بارودۆخی عێراقی پێکێنانی هەرێمێک نییە لە ڕۆ دەستوریەکەیەوە. ئەوەی جەنابەت هەڵێ ئەگە هەرێمی سوننە ببێ، لەوانەیە جیابوونەوەی سوننە دەقیقتر بێت لە هەرێمی سوننە. هەرێمی کوردستان کە ڕێکەوتنی بەدڵی خۆی لەگەڵ عادل عەبدولمەهدیدا هەبووە، بەڵام پێناچێت عەلاوی لە ژێر فشاری جەماوەردا پابەند بێ بەو ڕێکەوتنەوە. بۆیە هەرێم لە هەنگاوەکان نیگەرانە. حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئاڵۆزی بارودۆخی عێراق لەگەڵ حکوومەتی عێراق لە هەوڵدا بێ ئەو ڕێکەوتنە سیاسی کە پێش ئەوەی بارودۆخی عێراق ئاڵۆز بێت کە قۆناغێکی باش چووە پێش، هەوڵدا کۆتایی پێبێنێ. داواکاری خۆپیشاندەرانی عێراق داواکاری ڕیشەییە کە زەرمەندی سەرەکی داواکاریەکانیان هێزە شیعیە دەسەڵاتدارەکانە. بەتایبەت ئەو هێزانە هەمویان خاوەنی چەکدارن و بە نیشتیمانیکردنی هێزە چەکدارەکان سوودی ئەوانی تێدا نییە. حەشدی شعبی ئێستا یاسای هەیە، ینی بۆ بە موسسەیەک لە موسسەکانی چەکداری لە عێراقا. بۆیە مەسەلەی توانەوە یا هەڵۆشانەوە جارە پێش هەموو شتێک بڕیارێکی قورسە، پاشان پێویستی بە هەڵۆشانەوەی یاساکەیە. دوای ئەوە ئەو هەموو چەکدارەی کە دەڵێ من عێراقم پاراست لە شەڕی داعش چی لێ دەکەی، یعنی ئایا ئەو توانەوەیە نابێتە هۆی ململانی و شەڕێکی ناوخۆی لە عێراق. گەربیرمان بە کاتی خۆی پۆلبریمەر جێشی عێراق کە جێشێکی ستەمکار بوو، سەدام بەکارێ هێنا بە هەموو شێوەیەک دژی ناوخۆ و دژی دراوسەکان، کە ئەو جێشە ئەو سوپایە هەڵۆشایەوە ڕەخنەیەکی زۆر هاتە سەر ئەوەی کە ئەوە هۆکە ئەوە بەشێکی بەقووەت بوو لە هۆکاری ئەوەی کە تیرۆر لە عێراقا بڵێن دژی هێزەکانی ئەمریکا هەڵبسن، لەبەرەوەی سەدان هەزار کەس کە ژیان و گوزەران و ئیشوکاری لەناو ئەو سوپایە بوو لە لەحزەیەکە هەموو نێررایە ماڵەوە. بۆیە ئەوە بە دوور نازانرێکیت. شەقام قەرەباڵغ و ناڕازی، کوتلەکانیش سەرقاڵ بە پێکێنانی حکوومەت، بەڵام پردی نێوانیان بە تەواوەتی بچڕاوە و متمانە نەماوە. بۆیە داهاتووی عێراق پێشبینی باشی بۆ ناکرێ. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.